بە جێگرەوەی پارە دادەمێت. لە زۆربەی وڵاتەکاندا پشتی پێدەبەسترێت. مێژوویەکی کۆنی نییە، بەڵام هەرزوو پەرەیسەند. کارتی بانکی جێگرەوەکەی پارە. لە سەردەمانی کۆندا بەر لەوەی دراو هەبێت خەڵکی پشتیان بە سیستمی ئاڵوگۆڕی شمەک بەستووە. دواتر بەپێی تێپەڕبوونی کات جیهان گۆڕانکاری بەسەردادێت، دراو دێتەکایەوە. پاشان لە سەدەکانی 19دا کارتی بانکی دادەنرێت. کاتێک باسی کارتی بانکی دەکرێت زۆر کەس پێیان وایە کە لە ساڵی 1950 لەلایەن دینس کڵپەرەوە داهێنراوە، بەڵام ئەوە ڕاست نییە. لە پێش ئەویشەوە جۆرێکی تر کارتی بانکی هەبوو کە لە ناوەڕاستی چلەکان لەلایەن جۆن بیگینز داهێنرا. جۆن لە بروکلین لە بانکی فلاتپۆچی نەتەوەیی کاری دەکرد. لەوێ لە ساڵی 1946 بیرۆکەی دروستکردنی کارتێکی بۆ دێت. بیرۆکەکەی بۆ بانکەکە دەخاتە ڕوو، ئەوانیش پەسەندی دەکەن و کارتەکەش ناو دەنێن چارجت. ئەو کارتە تایبەت بوو بەو کەسانەی کە لە بانکەکاندا بەشدار بوون. تەنها لە ناوخۆی بروکلیندا بەکار دەهێنرا. شێوازی بەکارهێنانیشی زۆر سادە بوو. بۆ نمونە کڕیارەکە دەچووە لای بازرگانێک، شتەکانی دەکڕی بەبێ ئەوەی هیچ پارەیەک بدات. پسوڵەیەکی بۆ بازرگانەکە دەکرد. بازرگانەکەش دواتر سەردانی بانکەکەی دەکرد وە پارەکەی وەردەگرت. لە دوای ئەوەوە یەکەمین کارتی بانکی پێشکەوتوو لە جیهاندا لە ساڵی 1950 بە ناوی دینەرز کڵاب لە نیویۆرک داهێنرا کە لە کارتۆن دروست کرا بوو. نزیکەی 10,000 لێ بەرهەمهێنرا. نزیکەی 28 چێشخانە و هۆتێل تێیدا بەشداریان کرد. دواتر لەلایەن کۆمپانیای IBMەوە پەرە بەو کارتە بانکێدرا. پاشان شریتێکی موگناتیسی تێدادانە، هەروەها چەندین داتای گرنگی تێدا تۆمار کرد، وەک کۆتایی هاتنی وادەی کارتەکە، ناونیشانی کەسەکە. بەو شێوەیەش کارتی بانکی بوو بەو کارتەی کە ئێستا لە زۆربەی وڵاتە پێشکەوتوەکانی جیهاندا شوێنگرەوەی تەواوی پارەی گیرفانە و بۆ کڕینی هەموو شتێک پێویست ناکات کە پارە لەگەڵ خۆت هەڵبگریت. تەنها بەکارهێنانی یەک جاری کارتەکە بەسە بۆ ئەوەی ئەو کارەی دەتەوێت ئەنجامی بدەیت. ئەی تۆ پێت وایە کەی لە کوردستان ئەم کارتە جێگەی پارە دەگرێتەوە؟